قسەوباس و گفتوگۆکەم لەسەر دوو تەوەری تایبەت بێگومان هەرێکتر لە تەوەرەکان گرنگی و تایبەتمەندی خۆیان هەیە هەم بۆ نێو کتێبخانەی کوردی و هەم بۆ توێژەران و لێکۆڵەرەوانیش. بەش یەکەمی ئەم تەوەرە قسەوباسەکەم لەسەر کتێبێک لەسەر کۆبەرهەمی شانۆی نووسەر و هونەرمەند تەڵعات سامان کە بێگومان ئەم کتێبە بەشێک لە شانۆکاران و بەشێک لەو کەسانەی کە خولیای شانۆن ئەتوانن سوودی لەوەرگرن و بەڕگەی دووەمیش قسەوباسەکەم لەسەر کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی زۆر گرنگ کە لە ئێستاە بەڕێواچێت لەسەر زمانی کوردی لەسەر زاراوە یاسایەکان. میوانی ئەم بەشەی پرۆگرامم زۆر بەڕێز کاک فەریدون سامانە کە بەڕێزیان هەمووەکو شاعیر و هەمووەکو توێژەریش لەلای من میوانن. کاک فەریدون زۆر بەخێر بیت. سپاس بۆ بەڕێستان سپاسان دەکەم. بەخێر بیت. پێم خۆشە بەشی یەکەم باس لە کتێبێک بکەین کە بێگومان کۆبەرهەمی شانۆیی لەوانەیە لە نێو کتێبخانەی کوردیە هەبێت بەڵام کەم بێ. کۆبەرهەمەکان هیچێن و چۆن کۆتکردنەوە؟ کۆبەرهەمی شانۆیی نووسەر و هونەرمەند مامۆستا تەڵعات سامانی کۆچکردوو لە دووتوێی 615 لاپەڕەیەکدایە نزیکەی 50 دەقی شانۆی درامیە کە هەر لە ناوەڕاستی شەستەکان تا نەوەتەکان مامۆستا تەڵعاتی هونەرمەند وەکو نووسەری شانۆیی نووسی بووی. من هەڵبەت بەر لە کۆچی دوایی بە لە 2 ساڵ وەڵا پێمە پێشتریش لە دووتوێی چەند کتێبێکدا بەجیا بەرەمەکانم تایب کردەوە لە ڕۆژ زمانەوانی و ڕێنووس و خاڵبندەوە خۆ دەزانین دەقی شانۆیی بە زمانێکی لۆکاڵی دەنووسێ بەڵام کاتێک دەخرێتە سەر کاغەزی یا کتێب دەبێ نووسەر هۆڵدا بە زمانێکی کوردی پەتیڕەوان بینووسێ چاپ کرایەوە لە کتێبی جیاواز باشە بەڵام دواتر بەداخەوە دوایی کۆچی دوایی کە بڕووداوی ئۆتۆمبیل ژیان ئاوایی کرد لە بنکەی موکریانی بۆ چاپ بڵاوکردنەوە لە دوو بەرەکدا کتێبەکە چاپکرا بەڵام کەم کوڕی هەبووی ڕاستیەکەی کەم کوڕی لە دیزاین لە ڕەنجی بەرگەکە هەروە لە نەبوونی دوو بەرهەمی درامی زۆر گرنگ کەوکانی قەرەچوو کە نزیکەی 30 ئەڵقە بوو بەداخەوە لەو کۆبەرهەمەدانە هەروە زنجیرە درامای فەقی ئەحمەد دارشمانە کە 7 ئەڵقە بوو لەو بەرهەمەدانە. ئەمە تەنها بەرهەمی باڵێن دەخی شانۆیی درامی ئێزگەی بووە جنە لە پرۆژێدا تو بەتەماین ئەو وتار و نووسینانی کە هەی بووە لە ڕۆژنامە گۆڤارەکان بڵاوی کردوێتەوە ئەو گفتوگویان ئەویش لە بەجیا چاپین. مامۆستا تەڵعات سامان یەکێکە لەو تاکوتەرە نووسەرانەی بواری دراما و شانۆ یعنی ئەگەر نووسەرانی بواری شانۆ لە پەنجەی دەستێ ناپڕێت لە ڕەنگە پەنجە هەرە گەورەکە تەڵعات سامان بێ. ئەم بەرهەمە نووسەری شانۆنامە ئەوەی کە ئاماژەی پێەکەن لەوانەیە هەبێت بەڵام زۆر کەم بێت و ئەمیش شاعران زۆر نین ڕاستاوە کۆمەڵک شانۆنامەی زۆر گرنگن. ئەم کتێبە کێ سوودی لەوەرەگرێ زیاتر بەڵام ئەم کتێبە خوێندکارانی زانکۆ ماستەرنامە و دکتۆرانامەکان دەتوانن ینی ئەوانی کە لە دکتۆرا دەخوێنن کە خۆشیان زۆر داوایانە کرد بەڕاستی دوای چابوونی کە هیچی نەما زیاتر ئەوان هانیان دێن کە دووبارە چاپکردنەوە لە یەک بەرگدا جاران لە دوو بەرگ ئەمجار لە بەرجێکدایە کە لە تاران چاپ بووە بە دیزانیژی یا کوالیتی زۆر جوان چاپکراوە لەسەر خواستی ئەوان ئێمە هەڵبەت لەسەر ئەرچی خۆمان بەڵام بە هاوکاری بنکەی موکریانی چاپمان کردەوە. بێگومان لەگەڵ چاپکردنەوەی بەرهەمەکانی یاخود بڵێن شانۆنامەکانی هونەرمەند تەڵعات سامانە خۆت خوێنەری هەریەک لە شانۆنامەکان بووی تا چەند بەلاتەوە گرنگە وەکو برای کۆچکردوو بۆ نمونە بەشێک لە دەرهێنەرانیش گرنگی بەم دەقانە بن و بیخەنە سەر تەختەی شانۆ. ڕاستیەکەی لە پەیمانگا هونەر جوانەکان بەش شانۆ لە ئەکادمیاکان بەش شانۆ دەکرێت ینی بۆ خوێنی ئەکادمی سوودی دەوەرگیرێت جگەلەوەی بۆ لێکۆڵینەوە مەسەلە دەقەدرامی شانۆیەکانی مامۆستا تەڵعات سامان تەنها هەر دەقێکی هونەریە ئەدەبی نییە بەڵکو تۆ ئەگە دەقان دەخوێنیتەوە دەتباتەوە بەرەو مێژوو بەرەو مێنەتی نەتەوەیە کە ناوی کوردی و بە درژایی مێژوو نیشتمانەکەی داگیر کراوە کێشەی نەتەوەی هەبوو کێشەی چینایەتی هەبووە یعنی مەسلەکە تەنها هەردەقێکی ئەدەبی یا هونەری نییە بەڵکو سەرچاوی نووسینەکانی تەڵعات سامان بۆ کەلەپوری نەتەوەیەک دەگەڕێتەوە هەمووشان ڕەهەندێکی فەلسەفی سیاسی کۆمەڵاتی تایە بۆ نمونە تۆ قەڵای دمدم دەخوێنیتەوە باسی داستانی بەرخودانی نەتەوەیەک دەکات بەرامبەر داگیرکەران مەموزین دەخوێنیتەوە ئەگەرچی پێستێکی با بڵێن سۆزدارانی بەڵام دیسان ڕۆحی مقاومەتی نەتەوەیەکە کە لەسەر دەمی داگیرکەرانی عوسمانیەکان نەتەوەیەش دابەش بوو داگیرکرا و چۆن خەبات دەکات.
یەکێک لە کارە گرنگەکان کە سبەینێ دەست پێکات کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتیە. پێم خۆشە بزانم بیرۆکەی کۆنفرانسێکی لەم شێوەیە بۆچی ئەگەڕێتەوە؟ ئایا ئێمە زمانێکی ستانداردمان نییە لە زاراوە یاساییەکانە یاخود گرنگە ئەم جۆرە کۆنفرانسانە بەڕێوە بچێت بۆ ئەوەی زمانی بڵین ئەو شوێنانەی کە یاسا بەڕێوەی ئەبەن ستاندارد بکرێتەوە؟ بڵێ ڕاستیەکەی دەبێ من سەرەتا بۆ بینەران ئەوە باسم کە ڕێکخراوەکەی ئێمە ڕێکخراوی خانی بۆ لێکۆڵینەوە هێزری کە دامەزرێنەر و سەرۆکەی هەرخۆمم ئێمە ئیژە زمان و زارە کوردیەکان دەکەین. ئەمە ئامانجیەکەمان دوو ئیژە سەر کەمینی ئاینەکانی کوردستان دەکەن دۆسیەکانی ئێزدی شەبەک فێلی کاکەی یارسانەکان. جا ئێمە لە ڕابردوو ینی زنجیرێک سیمینار و کۆڕمانە بووە کۆنفرانسمانە بوو لەسەر ڕەوشی زمانی کوردی ناچەدا بڕاوەکەن. ئەم جارەیان بیرمان لەوە کردەوە کە ئێمە کێشەیەکمان هەیە کێشەی نەبوونی زمانی کوردی یان نەبوونی زاراوەی یاسایی لە دادگاکاندا بەداخەوە لە ناو هەرێمی کوردستاندا تۆ دەبین لە دەڤەری بادینان بە بزاری بادینی دادگاکان بەڕێوە دەچن هەروە لە هەولێر و سلێمانی بە زاری سۆرانی ئەمەیان خۆی لە خۆیدا کێشە و لەمپەر لە بەردەم هەبوونی زمانی سانداردی کوردیدا ئێمە لە چەند هەوڵێکدا کە شکستمان هێنا بەداخەوە هاوکاری نەکردین بەحساب هەندێک دا و دەستگای ڕۆشنبیری ئەکادمی بەڵام خۆشبەختانە دکتۆر تا ڕەسوول کە بەرپرسی کۆمەلگەی مارگرێتی پەروەردەیە سپانسەری تەواوی کردین لە کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی دوو ڕۆژەدا لە شاری سلێمانی ئازیزدا کە 18 مانگە دەکات سبە و دووس بەی ئێمە لە ماوەی 6 مانگدا پەیوەندیمان بە زمان ناسان و توێژەرانی هەموو بەشەکانی کوردستان کرد لە ڕۆژهەڵات لە ڕۆژ ئاوا لە باکوور سیانزە توێژنەوەمان هەیە بە بەشداری سێ حاکم سێ دادوە لە کوردستاندا توێژنەوەکان لەس ئاستی زمانی دادگاکانە چۆن بە کوردی بکرێ خۆتان زمانی کوردی زمانی فەرمیە لە عێراقدا لە هەرێمیشدا و عێراق لە کاتێکە بۆتە ئەندام لە عوسبەی ئومەم لە کۆمەڵی گەلان بۆ مەرجەیە کە زمانی کوردی زمانی دادگاکان بێ بەڵام بەداخۆ لە دەرەوەی هەرێم لە عێراق لە ناو هەرێمی کوردستانیشدا هێشتا زمانی عەربی هەژمونی هەیە لە ناو دادگاکاندا ئەمە یەکدا پانێڵەکانە باشە بەشداریکردنی هەر چوارپارچەی کوردستان لە ستانداردکردنی زمانی کوردی زاراوە یاساییەکانە چۆن سوود لەو کەسایەتیانە وەرەگرن بۆ نمونە لە ڕۆژهەڵات لە باکوور لە ڕۆژهەڵات بە دوو توێژنەوە لە دوو کەسایەتی ئەکادمی زمان ناس کاک عەباجەلیان و کامیز ئیبراهیمزادە بەشدارن هەروە لە باکووریش دکتۆر میکایل بلبل و دکتۆر ساوید عەبدڵزادە لە ڕۆژ ئاوا بەداخەوە ینی بەداخەوە کە نەکرا لە بەروی خۆزانی ڕەوشی ڕۆژ ئاوا لە بواری زماندا تازەیە زۆر بەڵام مەکلمیێوان هاتبوون لە شارەکانی کوردستانیش لە زانکۆکان نۆ توێژنەوەمان هەیە توێژنەوەکان وەکو باسم کرد لەس ئاسی دادگاکانە یەکێک لەس ئاسی بڕیارنامەکانی پەرلەمانی هەتا ئێستا بە عەربیە پانێڵەشکان لەس ئاسی ئەو نامانەیە کە مانامەی ماستەر و تورا کە هەمووی بە زمانی عەربی یانگلیزیە چۆن بە کوردی بکرێت لەمە گرنگتر بە هەبوون یا دانانی قاموسێکی ستانداردی وشە و زاراوی یاسایی ئەوەی هەبووە با بڵێ قاموسەکان ئینگلیزی کوردی بووە عەربی کوردی بووە فارسی کوردی بووە یا تورکی کوردی ئێستا ئێمە دەمانوێت قاموسێک دابنین بۆ وشە و زاراوی یاسایی بە کوردی با بڵێن سۆرانی بادینی لە چیل و ڕێکەڵهوڕی هەورامی زازاچی بۆەوەی هەموو تاکێکی کورسی لێوەرگێ باشە بێگومان کۆنفرانسێکی لەم شێوەیە گرنگی و تایبەتمەندی خۆی ئەبێت و دەرەنجامی کۆنفرانسەکەش لە دوای دوو ڕۆژەکەەوە دەرئەکەوێت و بڵین دەرخستەکانی ئەبێت ئێوە دواتر و دەرخستەیە چی لێەکەن ڕاستەکە ئێمە ڕاستپەردەکان دەخینە بەردەم با بڵین دەستگا حکومیەکان سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی ئەنجومی وەزیران ئەکادمیای کوردی دەبێت بەڕاستی ئەوان کاری لەسەر بکەن یعنی ئەوەنە خەمسار نەبن کە لە ئێستا لە ڕابردووشدا خەمسار بن بەرامبەر بە پرسی زمان بە تایبەتی زمانی کوردی خۆتان زانی بۆ ئێمە کورد زمانی کوردی نیشتمان یەکەممانە تۆ زانی نیشتمانەکەمان سێ بەشنووی داژی کراوە ئەوەی هەیە کە جێی شانازی هەموو ئینسانێکی کوردە زمانەکەیە جا ئێمە دەبێت بیستەڕێن کە زمانی کوردی زمانی زانستە زمانی یاسایە زمانێکی لۆکاڵی نییە زمانی فۆلکلۆر نییە زمانی زراعەت نییە بەڵکو دەکرێت ئێمە بڵین کە زمانی زانستە و بەڵگەشتمانی ئێمە لە پەراویزم کۆنفرانسە پیشانگایەکمان تایبەت بە کتێبە زانستیەکان یعنی زمان و زانست زمان و یاسا زمان و فەلسەفە اینجا فیلمێک دوکومنتاریشمان هەیە باسی ڕۆژ دادگاکان دەکات لە ناو هەرێم و لە دەرەوەدا باسی معناتی ئینسانی کوردی وەکو دوپرسیارم کاک فەریدون بۆ بەڕێز بێگومان جگەلەوەی کە ئێمە خاوەنی چەندین زاراوەی زۆر جوانین لە بەڵێ چەندین زاراوەی زۆر جوان لە زمانی کوردیا لەگەڵەوەش چەندین بڵێن وشەمان هەیە کە ئەم وشانە ئێستا لەبیر چوونەتەوە هەندێک وشەمان هەیە کە تەنها
بڵێن گوندنشینەکان بەکاریان هێنا و ئێستا هەر بەکار نایێت تا چەند مامەڵە لەگەڵ موشانەیەکەن بۆ ئەوی زیندوو بێتەوە بۆی ئێمەش بێگومانەوەی کە ئاماژەی پێکرێت زمانی کوردی زمانێکی زۆر دەوڵەمەندە بە وشە بەڵام زۆر لە وشانی کە لەلایەن گوندنشینەکان خودت لە کۆنا بەکار هاتوون ئێستا نە لە نووسینەکانە لە خوێندنگەن لە زۆر شوێن هەیە ئێمە هەر بەرچاویشمان ناکەوێت ڕاستەکەی ئەمە ئەرچی کەناڵە میدیایەکانە ئەوان زۆر بە زمان یا بە کوردی پەتی بدەن کە بەداخەوە لە کەناڵەکان فلتەریش زمانەوانی نییە یان دەبێ کەسانی کە لەو دەستگانە کار دەکەن لە ئێمە چۆنە باشەی بینیان تا ڕادەیەک من دەیم لە هەمووتان هەیە لە هەموو کەناڵە کوردیەکانی لە هەمووی یعنی باڵین شێوازی لۆکاڵی مەحەلی هەموو ناوچەکان شارەکان زاڵە بۆ نمونە کورسات لە جێ سلێمانی زاڵە کەی بیستاریە کەی تیڤ لە جێ بابەت شوێنیشکە زاڵە ئەوانی کەناڵەکانی ڕۆژئاوای کوردستان یا باکوور کەوایە بە من ئەم پرسیارە بکەم ئەم کۆنفرانسە ئەتوانێت ئەو زمانە ستاندارد بکاتەوە ئەم کۆنفرانسە تەنها ئیش لەسەر زاراوەی یاسایی دەکات بەڵام ئەتوانین سوود لە وشانە ژوەر بگرین لە دواترا ئێمە بەڵێ ئێمە دەبێ هەوڵدین کە بە دوای وشە و زاراوەی یاسایی بگەڕین چکە بەداخەوە چکە کورد دەوڵەتی نەبووە هەژمونی زمانی عەربی یا تورکیا فارسی زەڵ بووە بۆیە دەبینین لە کاتی نەگەر قسەکردن بەڵکو لە نامە ڕسمیەکانی حکومەتیشدا دۆشدا دەبینین بەرامبەر بە وشەی بیانی جا ئێمە ئەگەر بێت و کاری بۆ بکەین بە بڕیارێک کار بکرێتە لە کەناڵەکان کەس هەوڵ نەدار کەسە بۆ خۆی بەزاری لۆکاڵی خۆی بە گەڕەکی خۆی عاشرەتی خۆی قسە بکە بە کودێکی پەتیستاندار قسە بۆ بێتە زمانی هاوبەشی هەموو تاکێکی کورد و هەموو پارچەکانی کوردستانیش بۆ هیوایم کە کۆنفرانسێکی تەواو جیاواز بێت و دەرەنجامەکەشی بتوانێت کە سوودێکی بۆ کۆمەڵگەی کوردی هەبێت زۆر سوپاس بۆ زۆر بەڕێز کاک فەریدون سامان شاعر و توێژەر کەمێوارەیە لەم بەشەی پرۆگرامی سپاس بۆ کەناڵی کورسات سپاس بۆ بەڕێزم ئەم دەرفەتەمان قۆستەوە لەو واردە قسەی خۆمان سپاس دەستەکانە خۆش بێ دووبارە بەخێر بێ کاک فەریدون